هەر کەسێ ئەگەر ئەمانە جێبەجێ بکە ئەوە ئەجر و پاداشتەکەی لەکوێیە خۆشەویستەکانم؟ یعنی ئەجر و پاداشتی ئەمانەی کە هاتوون بەیعەت بە پێغەمبەر دەدەن صلی الله علیه وسلم لە کاتێکا پێغەمبەر زۆر پێویستی پێیانە بەڵام ڕاستیە کە خاتە بەرچاویان. ئەجر و پاداشتی ئێوە ئێستا هەرچی حزبی دنیایی هەیە، هەرچی ئەم ئەحزابانە هەیە لە دنیاە کە خەڵک بانگەکەن بۆ لای ڕێبازەکانیان، یەکسەر ئەڵێ ئەگەر تۆ هاتیتە ناو حزبەکەمەوە بووی بە ئەندام من ئەمەت بۆکەم ئەمەت بۆکەم ئەمەت بۆکەم، یعنی شتی دنیایی، پارە، دەسڵات، ئەمن و ئەمان دنیات بۆ ئەڕازێنێتەوە، نایە لێ نازانم چی بین، یعنی ئیتر ئەو شتانەی کە لە دنیا هەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمەی پێوتن بەرنامەی ئیسلام جیاوازە لەگەڵ هەرچی حزبی دنیایی هەیە، زۆر جیاوازە، هیچ وعدێک نییە، ناتوانیە وعد بدا پێغەمبەر صلی الله علیه وسلم بە یەکدان. خۆ لەوانەیە دەسڵات و پارە و نازام چیش دەستکەوێ، لەوانەیە ئەمانە دەستکەوێ لە داهاتووە، بەڵام وەکو وعد پێغەمبەر صلی الله علیه وسلم ناتوانێ بیدا، یەک وعدەدا. ئەگەر ئێوە ئەمانەتان جێبەجێ کرد تۆ ئەبێ چاوت لە یەک شوێن بێ نیشتمانە ڕاستەقینەکەت کە بەهەشتە. هەر کەسێ ئەمانە جێبەجێ بکە پاداشتی لای خوای پەروەردگارە کە بەهەشتە. جا ئەمە زۆر گرنگە ئینسانی مسلمان بیزانێ ئەمە بەیعەتی یەکەمی عەقەبە بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو 12 سەحابە وەریگرت. تەماشاکەن خۆشەویستەکانم، ئێستا بیرێ بکەنەوە لە خوتبەکانی پێشوو قەومەکان، یانوت ئەگەر ئێمە شوێن تەکەوین ئێمە پەیمانت پێ ئەدەین ئیسلام ببین و پەناتیش بدەین، بەڵام بەمەرجێ لە دوای خۆت دەسڵات بۆ ئێمە بێ، یعنی بە تەماحی دەسڵات. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویە لە کاتێکا کە پێغەمبەر زۆریش پێویستی پێ بە وەسع بۆ ئەیتوانی بیان خەڵەتێنێ زمانی بیان گرێتە دەمەوە، بەڵام ناکرێ. ئەم یعنی شت لەسەر ڕاستی، لەسەر ئەساسی ڕاستی و ڕاستەقینەی بینا ئەکرێ، بە فرت و فێڵ و ئەمانە نییە. لە ئیسلام ئەو شتانە نییە. خۆشەویستەکانم، ئێوە هاتون بۆ مزگەوت، نابێ بە تەمای ئەوە بن هەر هاتن بۆ مزگەوت فەلاحە ئومێدی بێ بڵەوە ئەتە دەسەکەم بە نوێژ ئەچم بۆ مزگەوت بەشکوتر خوا باران بارێنێ، نابێ بە تەماحی بارانەوە بێ بۆ مزگەوت. کابرا دڵی هاوە کچێکەوە هەرچیەکە باوکی کچەکە پێی نادا، ئیتر دەسەکە بە نوێژ ئەڵێ با نوێژەکەم و شەو نوێژیەکەم بەڵکو خوا دڵی باوکی نەرم کاو کچەکەم دەنێ، نابێ بە تەماحیەوە نوێژ بکەی. ئەگەر بەو تەماحانەوە نوێژ بکەی ئەو نوێژانەت هیچە. ڕۆژوو بە تەماحەوە بیکە هیچە، زەکات بە تەماحەوە بیدەی. هەنێک کەس لەوانەیە زەکات بۆیە بدا بێژە پارەکەم بەرەکەتی تێ بکەوێ، ڕاستە زەکات بەرەکەتە خاتە ناو پارە، بەس تۆ نابێ بەو تەماحەوە بیکەی. تۆ ئەبێت تەنها یەک مەبەستێک پاڵت پێوە بنا کە هاتووی بۆ مزگەوت کە ڕێخوا ئەگریتە بەر ئەویش ئەوەیە کە بەهەشت. إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة. يك يعني خواهي تعالى مال و منال و هەموو شتێک لە ئێمە ئەسێنێتەوە یەک پاداشتی بۆ داناین، ئەویش چییە؟ ئەویش بریتیە لە بەهەشت.